ئێمە وەکو پۆلیسی دارستان و ژینگەی خانەقین ماوەیەک پێش ئێستا لەلایەن کۆمەڵی ژینگە دۆستانی گەرمیانەوە لە ڕێڕێکخراوێکی ئەڵمانیەوە توانیان سێ کامیرەمان بۆ دابین بکەن کە توانایان زۆر باشە لە ئەو کامیرانە هەر کامیرێک و چوار کامیرە حرەسی هەیە بەتەماین لە سنووری بەشی قۆرەتوو بۆ تاک و مەیدان ئەو کامیرانە دابنێن بۆ کۆنتترۆلکردنی دادەی ڕاوکردن بە تایبەت و ئەگەر ئەوە دابنین و لەژێر کۆنتترۆلی خۆمانە بێ ئەتوانین بە شێوەیەکی زۆر باش هەموو دەقەیەک چاودێری ئەو سنوورە بکەین. سنووری ئێوە جگە لە ڕاو داربڕینیشی تێدا هەبوو بۆ ماتوان کۆنتترۆلیەوەش بکەن؟ بەڵێ بێگومان لە سنووری بەشی خانەقینە دارستانی سروشتی زۆری لێیە لەگەڵ ئاژەڵی کێوی لەگەڵ ڕووباری سیروانەکە سەرچاوی ماسیە ئەمانە هەموو دەتوانین بەم کامیرانە کۆنتترۆلێکی باشەکەین. توانای چەندێکیان ئەو کامیرانە لە دووری چەندێک دەتوانن هەموو کۆنتترۆل ناو ئەو کامیرانە زۆر پێشکەوتوون و نزیکی 48 ئێکسە بەو شێوە توانین هەم بەشەوە بە ڕۆژیش ئیسفادەیان لێ بکەین. دیابێ ڕاوکردن چۆنە لە سنووری خانەقین خەڵکتان دەستگیر کردووە چەندێکتان دەستگیر کردووە لەم ساڵە؟ سوپاس بەخوا ئێمە سنووری بەشی خانەقین لە ئێستاە مۆزوعی ڕاوکردن زۆر کەم بۆتەوە و توانیمان بە شێوەیەکی باش کۆنتترۆلی بکەین و بەتایبەت ئەم ساڵ کە لە وەرزی ڕاوی کەروێشک و ئەو ڕاوانەی کە مۆڵەت پێدراون ئێمە توانیمان لە بەشی خانەقینە ئەو ڕاوە مەمنوع بکەین بە هیچ شێوەیەک ئەو کەسانی کە مۆڵەتیشیان هەیە لەم سنوورە نەتوانن ڕاو بکەن.